لەسەر پێشبینیەکانی کەشووە لەگەڵ شارزایەکی بواری کەشناسی زانیاری زیاترمان دەدات. هێشتا خەوانسڵاوت دەبێت پێشبینیەکانی کەش و هەوا بۆ ئەمڕۆ بۆ ڕۆژانی داهاتوو چیمان پێ دەڵێن؟ بەڵێ میهرەبان دیارە بە پێی هەموو پێشبینیەکان ئێستا لە هەندێک لە شوێنی هەرێمی کوردستان بارانە، بەڵام بە نسبەت گەرمیانەوە بە پێ و پێشبینیانە لەیتر لە کاتەکانی سەر لە ئێوارە بارانبارین لە سنووری داری گەرمیان دەست پێکاوە. ئەو زانیارانش باز لەوە دەکەن کە ڕێژەیەکی زۆر لە ماوەی ئەم یەک دوو ڕۆژەدا باران لە سنووری داری گەرمیان دەبارێت. لەگەڵ محەممەد کەمال شارەزای کەشناسی کە ئەو هەکبەکەی پڕە لە بواری زانیاری کەشوهەوا گفتوگۆی لەگەڵەکەم. کاک محەممەد پیاوی باران و کەشوهەوای گەرمیان کە زۆر جار ئێمە وەک میدیاکاران زانیاری لە تۆ وەردەگرین، پێمان بڵێ کەی باران لە گەرمیان بزەبت کاتەکەی کەی دەست پێکات و چەند ڕۆژ بەردەوامە بێت؟ سڵاوتان لێبێت، سڵاو لە بینەران و بیسەران. دیارە بەپێی پێشبینیەکانی ئێمە و لێکدانەوەمان لەسەر نەخشەکانی کەشوهەوا لە بەیانی ئەمڕۆوە شەپۆلێکی بارانبارین کە کاریگەری دەریای ناوەڕاست و بەشێک لە دەریای سوور داخلی ناوچەکانی هەرێمی کوردستان بووە. سوپاس بەخوا دیارە لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان ئێستا حاڵی حاضر بارانبارین دەستی پێکردووە. بەنسبەت ناوچەکانی ئیدارەی گەرمیان و دەوروبەری پێشبینیەکەین لە کاریگەری لە کاتەکانی دوانیوەڕۆی ئەمڕۆوە کاریگەری چالاکی دەریای سوور لە ناوچەکانی گەرمیان دەست پێ بکات لەگەڵ کاریگەری شەپۆلی دەریای ناوەڕاست لە ناوچەکانی گەرمیان هەردووکیان لەسەر یەک کاریگەر دەبن و دەردەکەون لە گەرمیان و ئەگەری بارانبارین هەیە لە کاتەکانی دوانیوەڕۆ، بەڵام بە شێوەی کاریگەری سەرەتایەک و لاواز لە ناوچەکانی گەرمیان دەست پێکات تاکو نزیک درەنگانێکی شەو و لە دوای کاتەکانی دوانزەی ئیمشەوە واتە لە درەنگانێکی ئیمشەوە حاڵەتەکانی بارانبارین و چڕبوونەوەی بارانبارین لە گەرمیان دەست پێکات و بە تایبەتیش چقەکەی سبەی سێشەمە بێت. محەممەد ئەڵێن لافاو دێ خۆمانی بۆ حازرکەینە و لافاوە وڵا لە سبەی سێشەمەوە پێویست دەکات و بە تایبەتی ئەو ناوچانەی کە دەکەونە سنووری ئیدارەی ڕاپەڕین و ناوچەکانی خۆرهڵاتی گەرمیان و لەگەڵ بەشێک لە ناوچەکانی سنووری دووکان و کۆی و ئەو ناوچانە واتە ئەگەری بارانبارین باشە بێت لەو ناوچانە و لێرەوەش هۆشداریە دەم بە و بە گوندنیشنەکانی سنووری خۆرهڵاتی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین و کۆیە و دووکانیش کە ئامادە باشی بکەن بۆ حاڵەتی ڕۆبەڕۆبنەوەی لافاوەکە هەیە دێت و بە پێی پێشبینەکان بێت و بەهۆی ئەو بارانە زۆری کە پێشبینیەکرێت ببارێت بەڵێ لە چەند و دڵە نزمەکان ئەگەری لافاوەیە. محەممەد پێشبینی کرا چەند ملم باران بارێت؟ ڕێژەکان جیاوازە لە گەرمیان پێشبینی بڕی بارانبارین لە نێوان 30 میلیمتر تاوەکو 45 بە 50 میلیمتر بێت واتە لە شوێنێک بە شوێنێکی تر جیاوازە و لە هەندێک کات تەرزێکی لەگەڵا بێت لەگەڵ ڕوودانی هەورە تریشقا و چەقی شەپۆلەکە و کوتم لە ئیدارەی ڕاپەڕینە بێت کە پێشبینی بڕی بارانبارین تاوەکو نزیک 6 بۆ 7 میلیمتر بارانە بێتەوە کە پێشبینی بڕێکی باشە. بەفرەبارێ لای خۆمان لە گەرمیان تەنها سەرماکەیە واتەوەکو جاری پێشوتمانە خێرەکەی بۆیە و شەڕەکەی بۆ خۆمانە سەرماکەی بۆ خۆمانە و لە بەرزی لەم لە کاریگەری ئەم شەپۆلەدا لە بەرزی 1300 متر لەسەر بەرزی ڕووی ئاسی دەریاوە ئەگەری بەفربارین هەیە واتە ناوچە شاخایەکان بەفرێکی چڕیتیا دەبارێت و دووبارەیەکەمەوە ئەو ناوچەنەی بەفری لەبارۆک و زیینی وەرتی و ناوچە شاخایەکان ئاستەنگی هاتوچۆ دروستە بێت داواکەم بە مەبەستی خۆشی دەربڕین ڕوونەکە ناو ناوچە شاخایانە. محەممەد کەمال میرەبان بە خێرایی ئەگەر ڕێژەی بارانبارین ئەم ساڵ لە گەرمیان ئەنی ڕێژەکە بەراوردەکە زۆرە کەلار ساڵی پار تاکو ئێستا 25 ملیم بووە ئەستا تاکو ئێستا لە ئەم ساڵدا گەشتوتە 140 میلیماتە بە شێوەیەکی گشتی تاکو ئێستا تێکڕای ناوچەکانی گەرمیان تێکڕای بارانبارین نزیک بۆتەوە لە 170 ملیم و تەنها 30 میلیمێکمان ماوە بۆ ئێمە جوتیاران و هەموو دانیشتوانی ناوچەکە دڵنیابن لەوەی کە لە هاوشەوەی دو ساڵی ڕابردوو دووچاری وشکە ساڵی نابنەوە. بەڵێ شاخەوان سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت بەردەوام دەبێت.